هەمیان بە یەکم بەرابوو. داوێکی درێژە لە چەمەگا عینێنەوە ئیتر بەیانی زوش وەختی وایە شەویش بە دیارێەوە ئەجا کە بەیانی هەڵەسن پێوێتی لێ یەکەنەوە ئێبەنەوە لە سلێمانی بێ ئەی لە چوارتا بێ لە قەڵاسۆلان بێ لە زەردەبی لەوەی فرۆش بژێوە لەسەر ئەوەیە. خولیام ڕاوە ماسیە لە دوای ئەوەی کە دەستم وای لێ هات ئیتر دوور کەوتمەوە لە بەکارهێنانی مین و شێوە نایاساییەکان.